ئەو شتانە چین کە ڕزگارمانەکەن لە عەزابی گۆڕ. ئەوە زانیمان بەهۆی ئەوانە عەزاب ئەدرێن. ئەی بەهۆی چیەوە نەجاتمان ئەبێ؟ یەکەم دانە خوێننی سوورەتی مولک، سوورەتی تەبارەک هەموو شەوێ. کورە سوورەتی تەبارەک بەرەکەتێکی زۆر گەورەی ئینسان شەوان بیخوێنە، عەزابی قەبر لە کۆڵی ئەکەوێ، نەجاتی ئەبێ. هەموو عەمەلێکی صالح کە تۆ ئەیکەی بەخوا ئەو عەمەلە صالحانە فریاتەکەون. ئەفەرمێ ئینسان کە چۆ ناو قەبرەکەیەوە ئەگەر ئیماندار بوو خۆشەویستمان ئەفەرمێ ئەحەف به عەمەلوه، عەمەلەکەی ئاوا دەوری ئەگرێ، ئەسەلات، ئەسیام، ڕۆژوەکانی نوێژەکانی دەورەی ئەگرن، لە هیچ لایەکەوە ناهێڵن، هەم ناڕەحەت بێ هەم ناهێڵن عەذابی بەرکەوێ. هەر کەس بە سگ ئێشە بمرێ، هەموو نەخۆشیەکان و جۆرەکانی سگ ئێشە عەذابی قەبر لەسەر ئینسان سووک ئەکا. ڕۆژی جومعە، هەموو ڕۆژێکی جومعە کە ئینسان یا شەوەکەی تیا بمرێ، خۆشەویستمان ئەفەرمێ ما من مسلم يموت يوم الجمعة أو ليلة الجمعة إلا وقاه الله فتنة القبر. هەر مسلمانێک لە ڕۆژی جومعایە شەوی جومعای ببێ بە قسمەت و وەفاتکە لە عەذابی قەبر پارێزراوە ئەبێ و ئەمینە بێ. ئەوانەی کە لە پێناوی خوا جیهاد دەکەن و مرابطن، مرابط ئەو کەسێ لە پێناوی خوا ئێشک ئەگرێ، ئەو کەسەش بە هەمان شێواز بە پێی فەرمایشتەکان عەذاب و عیقابی لەسەر نییە لە ناو گۆڕەکەیە. هەروەها ئەو کەسەی شەهید بێ لە پێناوی خوایە لە ناو گۆڕە عەذابی نییە و کۆتا خاڵبەوەی ڕزگارمان بێ لە عەذابی قەبر بریتێ لە دوعای زۆر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای زۆری ئەفەرموو، داوای ئەکرد لە خوا پەنای بدا لە فتنەی قەبر، داوای ئەکرد لە خوا پەنای بدا لە عەذابی